بەڵێ هێوی بەردەوام دەبین دەچینەتەوە یەکەمکانمان میوانەکەمان ئامادە لە مەخموڕۆ لەگەڵمانە بێت هەمومان چیرۆکی داعشمان بیستووە لێرە و لەوێ لە ئێستاشدا لە پاش کۆتایی هێنان بە ڕێکخراوی ترۆریستی داعش هێشتا کار و چالاکیان لە ناوچەکانی عێراقدا ماوە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاگادارین کە هێرشێکیان کرد کە وای کرد چەند پێشمەرگەیەکمان شەهید ببن. زۆر کات باز لە بۆشایی ئەمنی دەکرێت لە ناوچەکاندا دەوترێت بۆشایی ئەمنی هەیە بۆی هێشتا چەکدارانی داعش دەتوانن سوود لەو بۆشای ئەمنە ببینن ئەو کارانە ئەنجام بدەن کە لە دواتردا بەداخەوە هەواڵی ناخۆشمان پێدەگات. ئێمە قساکەین سەبارەت بە ئەم بابەتە لەگەڵ بەڕێز غازی فەیساڵ کارگێری مەکتەبی قەرەجۆخ یەکێتی کە جەنابێنەک و باسمان کرد لە مەخموڕۆ لەگەڵمانە. کاک غازی سڵاو دەبێ ببانیت باش سوپاس کە ئەمبانیە لەگەڵ ئێمەی دەمەوێت لە ڕێگەی تۆوە وێنەکە بە تەواوەتی ببینیم بزانین ئێستا دۆخەکە چۆنە و چی ڕوویدا و ئەوەی کە زۆر کات باسی لێوە دەکرێت دەوترێت بۆشایی ئەمنی ئەم دۆخانە دەخڵقێنێت دەمێ بزانم قسە چێ لەسەر ئەم بابەتە. بەیانیتان باش سەرەتا سوپاسان دەکەم بەخێراتی بۆ ئاوردانەوەتان لە سنوورەکەمان بەداخەوە سنووری ناوچە کێشە لەسەرەکان یان ناوچە کوردستانیەکان بابرێنەوەی کێشەی لەسرە ناسی ناگەڕێنەوە سەر تاریخی کۆنی بەڵام لە ساڵی 2007 باز دەکەین کە سەکانی وەرگانەوە وەسپای عێراق بەداخەوە فەراغێکی ئەمری دروست بوو لە نێوان هێزی پێشمەرگە و سوپای عێراق ئەوە پاژماوەی سەردەمەنی داعش توانیان ئەو فەراغە ئەمنیە بخۆزنەوە کردەوەی تیرۆریستی ئەنجام بدەن چەندین دەوەی تیرۆریستی لە ساڵی 2017 تا ئێستا بە ئامارمان هەیە بەڵام سەروی 200 تا 230 کردەوەی تیرۆریستیان لە سنوورەکانمان ئەنجام داوە بە کردەوەی تیرۆریستی بابرێن بە تیرۆرکردن بە خان و تەقانەوە بە دەغڵدان سووتاندن و بە چۆلکردنی دێهاتەکانمان ئێمە وەکو خەڵکی ناوچەکە وەکو مەڵبەندی بیستی هەرچوو خانامان لۆ هەموو لایەنەکان بردووە بە تایبەتی تەعالیفی دەولی و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان و لە دەستگاکانی ڕاگەاندن زۆر باسی ئەو کێشەی سنووری ناوچە کێشە لەسەرەکانمان کردێت کە دەرەی ناوچە کێشە لەسەرەکان لە خانەقینەوە بگرێتە دەگاتە سنووری مەخموور هەرچەندە کێشەکانمان لە زۆر شوێن جیاوازی هەیە بابرین لە سنووری مەخموور ئێستا مە سنووری قەزای مەخموور درێژی 30 کیلۆمەتر کێشەی چەکدارانی داعشمانێ دوو کێشەی سەرەکیمان کە کێشەیان کێشەی ئیداریە کێشەی دووەمیان کێشەی ئەمنیە کە چەکدارانی داعشن بەداخەوە نە حکوومەتی هەرێمی کوردستان و نە حکوومەتی ناوەت نەیانتوانی ئەو کێشەیە ئێمە حەل بکەن ئێمە کێشەکەی ئێمە ئێستا دەتوانم برێم لەوە تێپەڕیەوەکە برین کێشەیەکی ئەمنیان کێشەیەکی عسکەریە کێشەکەمان زیاتر سیاسیە یعنی زۆر بەهانامان و هەموو ئەوان لایەنی پەیوەنددار برد بەداخەوە کەس بەهانای سنوورەکەمانەوە نەهات. کاک غازی مەبەستت چییەک ئەڵەی کێشەکە ئەوەندەی کە سیاسی ئەوەندە سەربازی نییە؟ لەبەرەوەی مەساری یەکەم لە ساڵی 2017 کە یەکەم ڕوبەڕووبوونەوە لە نێوان هێزە خۆبەخشەکەی نیشتمانی کوردستان و چەکدارانی داعش ڕوویدا ئەمە بەهان نامان لۆ هەموو لایەنەکان لە دەستگاکانی ڕاگەاند باسمان کرد یعنی وامان پێشبینی دەکرد کە چەکدارانی داعش لە شاخی قەرەچووق ئاشکرا بن هێزەکانی هەرێمی کوردستان و وەزارەتی پێشمەرگان وەزارەتی دیفاعی عێراق هەلە دەکەن و دێن چێوەماڵی شاخی قەرەچووق دەکەن و لە سنوورەکە دەریان دەپەڕێنن بەڵام بەداخۆ ئێستا دەبینین چاوپۆشی لە چەکدارانی داعش دەکرێت ئێستا زۆر زار لێرە و لێ من دەمێ بە سەراحەت قسە لەگەڵ ڕێستان بکەم نامەوێ هەندێک شتێ باز نەکرێت لەبەرەوەیەوە کێشەی ئەمنیەوە کێشەی ژیانی خەڵکە چەکدارانی داعش کە ئێستا ماونەتەوە لە سنوورەکانی مە زیاتر تەرکیز لەسەر سنووری خۆمان شاخی قەرەچووق دەکەین چونکە گەورەترین مۆڵگای چەکدارانی داعش لە شاخی قەرەچووقە بەڵام زۆر بێهێز و زۆر لاوازن لە ڕووی توانای عسکەریەوە ئەوەی کە چەکدارانی داعشی لە سنوور هێشتۆتەوە چاوپۆشیکردنی هێزەکانی وەزارەتی پێشمەرگە بە تایبەتی لیوای چاردەی یەکەی هەشتا لەوێندرن لەگەر سوپای عێراق کەم تەرخەمن ئەمە لەگەر هەردوولیان کۆبنەوەمان کردی لەگەر تعالیفی دەوری کۆبنەوەمان کردیە هەر کەسە دەیخاتە ئەسوی ئەوی ترمە لەگەر باشە چی ئەڵێن لە ئەنجامی ئەو کۆبوونەوە قسەکردن و پەیوەندیکردنی ئێوە بە ئەوانەوە چی ئەڵێن ئەو بیانوانە چین کە وای کردووە ئەوەندە بیانەکان بەهێز بن بۆشایەکە بداتە دەست چەکدارانی داعش کە شتی ناخۆش ڕووبا لە ناوچەکەیە؟ پرسیارەکەت زۆر لە جێخۆتیوە پرسیاری خەڵکی ناوچەکەشە بەڕاستی ئێمە 3 جار تا 4 جار سەردانی جەنابی وەزیری پێشمەرگەمان کردیە ئەو کێشانەی کە هەمانە لە سنوورەکە بە سەراحەت پێمان گوتون و شوێنەکانی چەکدارانی داعشمان بۆ دەستنیان کردوون
ئێستا وەڵامی ئەوت پێ دەرێم سەردانی تەعالیفی دەوریمان کردی خۆشیان چەندین جار هێزەکانی فەڕەنسا هێزەکانی ئیتالیا و هێزەکانی ئەمریکا لە سنوورەکەی خۆمان سەردانیان کردوین و ئەمە لە بارگای خۆیان سەردانمان کردنەوە سەردانی سوپای عێراقشمان کردی لە کۆی کۆبوونەوەکان وەزارەتی پێشمەرگە دەیخاتە ئەستۆی سوپای عێراق دەیخاتە ئەستۆی یەکەی هەشتا بە تایبەتی چکە برادرانی پارتی دموکراتی کوردستان لەو سنوورە هێزی عسکەریان هەیە لێ نەگەڕام تا ئێستا هێزی یەکێتی لەو سنوورە هەبێ و تەعالیفی دەولیش دەرێن ئێمە بە یاسا تەعامل لەگەر عێراق و لەگەر هەرێمی کوردستان دەکەن یاسایەکەش وایە ئەوان بەبێ پرسوڕای هەرێمی کوردستان بەبێ پرسوڕای بابرین وەزارەتی پێشمەرگە وەزارەتی دیفاع هیچ هەنگاوەک ناین ڕاستە ئەوان بە فڕۆکەیان بە تەمشید بە چاوساخی ئێمە و هاوکاری ئێمە چەندین تیرۆریستی داعشیان لە شاخ قەرەچۆ کوشتە بەڵام کاو فراغ ئەمنیە پڕ نەکرێتەوە ئەو بۆشایە ئەمنیە پڕ نەکرێتەوە چەکدارانی داعش لەبەرەوەی ڕێکخراوە چۆکو باسمان کرد تیرۆریستی نێودەوڵەتین و لەسەر سوودەکانی خۆیانن دەتوانن ئەو بۆشایەنە ئەوان بە خەڵکی خۆیان پڕی دەکەن تەنزیمیان هەیە بەڕێزغازی چەکداریشانێ بەڵێ دیارە باست لەوە کرد کە ڕەنگە ئەم بۆشایی ئەمنیە هەندێک کات بە هۆکارەکە سیاست بێ ئەمە لە کاتێکدایە کە پێشتر بڕیارێکی ئەمنی هەیە کە هێزەکانی حکومەتی عێراق لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هەماهەنگیان هەبێت بۆ ڕێگریکردن لەم کردەوە تیرۆستیانی کەوا ناو بەناو بەداخەوە کە ڕوودەدا و دەبێتە هۆی شەیدبوونی ژمارێک پێشمەرگە ئەم ڕێکەوتنە لە ئێستادا بەکوێ گەیشتووە ئاخۆ ئەم هەماهەنگیە لە نێوان هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگەدا کاری پێ دەکرێت؟ ئەمە ئەوە جاری یەکەم ڕوونکردنەوە کە دەدەمە دوای وەڵامی پرسیارت دەدەم و جاری یەکەم ئەو وەفدانی کە لە هەرێمی کوردستانیان وەفدی حکوومەتیان وەفدی پەرلەمان کە سەردانی بەغدا دەکات بەڕاستی پێشەی ناوچە کێشە لە سەرەکان بە هەند وەرناگرن ئەمە چەندین جار بە ڕێزیشتان متابعەتان کردیەکە وەفدەکانی هەرێمی کوردستان دەستە بەغدا کاتی خۆی باوەژۆکو بە بیرهێنانەوە کاتی خۆی بابرین لە سەردەمی جەنابی خوالی خۆشبان جەنابی مام جەلال و جەنابی کاگنشروان کە وەفد سەردانی هەر وڵاتێکگەن هەر شوێنێکی دەکرد زارێ باسی سنووری دەکرد باسی خاچی دەکرد باسی نیشتیمانی دەکرد بەداخەوە ئەو وەفدانێک کە ئێستا دەستنا دەرەوە یان وڵاتان دەبینین یان سەردانی بەغدا دەکەن هەر شوێنێکی تێر زیاتر قسە لە سەد کورسی یان لەسەر موچیان لەسەر هات ڕاستە ئەوەش بژێویشیانی خەڵکە بەڵام گەورەترین کێشەی ئێمە ئێستا گەورەترین کێشەی هەرێمی کوردستان کێشەی خاکە تو تەمەشاکە ئەمن پرسیارەکەت لەبیر ناکەم ئێستا تەمەشاکە لەسەر سنووری تورکیا هێزەکانی تورکیا چەند هاتنە تێش نە پەرلەمان نە حکوومەت بەڕسمی هیچ ڕەتداک هیچ قسەیەکیان نییە و لێر کوانە ئەماکە لە ساڵی 2017 کە باز دەکەین دەرێ 150 خاچی کوردستانمان لە دەستدا ئەو خستیا ئەستۆی ئەو خستیا ئەستۆی بۆ کێشەمانەوە دانیا لەبەر ئەوەی ئۆباڵەکەی بەڕسمی و لە مێژوو لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان ئەو زەچێتیدا شەریکە بە پێی کورسی و بە پێی بابرین توانە تاقییان تێدا بەشدارن ئەوەی کە مەسلەی تەنسیق لە بینی وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاع عێراق زۆر لە مێژە کۆڕ دەکرێت کۆبوونەوە دەکرێت بەڵێن دەدرێت چکەت و لە هەر شتێک تاخیر بی بابرین هەر پرۆژەیەک هەر بەرنامەیەک لە حکوومەتیان لە پەرلەمان کە دوا دەکەویان تاخیر دەبێت تعویز دەکرێتەوە بەڵام کێشەی داعش کێشەی ئەمنی ئەوان چەند سار بە سال کە تاخیر دەبی ئەو ئیتفاقاتانێک هەیەە خەڵکی ئێمە زیاتر شەهید دەکەن گوندەکانمان زیاتر وێران دەکەن و زیاتر زیانی خاک دەکەین ئەوەی کە پرسیاری سەرەکی بەڕێزیشت و لە مەسەلەی ئەو تەنسیقی کە لە بینی وەزارەتی دیفاعی عێراق و وەزارەتی پێشمەرگەوە دڵنیا بە کات کوشتنە و ناکرێت و 4 سال خەریکی کۆبوونەوە گوی نەتوانیەوە بکەیت لە یەکی شەش وەروەکو ئەمە نمونەک نیشانی بەڕێستان دەدەم لە یەکی عەفوەن لە یەکی شەشی 2021ەوە تا ئێستا 4 ژووری عملیاتی مشتەرەکەی پێدەن پێکاتوە لە نێوان وەزارەتی پێشمەرگە و سوپای عێراق ئەوە لە یەکی شەش حساب کە تا ئێستا ئەوە نزیک سەری سار بوو تا ئێستا یەک هەنگاوی عملیان نەناوە لە سنوورەکە قەڵکی ناوچەکە گەشتبین کەواتە چارەسەر چییە بۆ ئەوەی کە ئێستا بڕیارێک هەیە هێزەکانی عێراق و هەروەها هێزەکانی پێشمەرگە هەماهەنگیان هەبێت بەڵام وەکو خۆت ئاماژەی پێ دەدەیت ئەمە کات کوشتنە کەواتە ڕێگە چارەسەر چییە ینی ئەم دۆخە هەروە بمێنێتەوە یاخود لە بەدیلی ئەوە چارەسەری ترمان هەیە بەڵێ چارەسەر من لێتی ناشارمەوە لەگەر فەرماندە باڵاکانی هەموو لایەکیان دانیشتین و قسەمان کردیە و کێشە و معاناتی خەڵکەکەمان پێ ڕاگەیاندینەوە ئەوانیش دەیخەنە ئەستوی سەرۆتری خۆیان ئێستا بەڕای من وەکو پێشنیار وەکو خەڵکی ناوچەکە پێشنیار دەکەم پەرلەمان بێتە دەنگ سەرۆکی کۆمار بەڕێز سەرۆکی کۆمار بێتە دەنگ و سەرۆکی حکوومەت بێتە دەنگ لەسەرەوە بابەتەوە بەڕێز کاک پاڤێل
بێتە سەرخەچکە ئەو کێشەمە کێشەشی زۆر گەورەیە کێشەشی لاوچی نییە بەڕاستی ئەوانە دەبی کۆبنەوەکی لە ئاستێکی باڵا کۆبنۆشی بە پەلە و خێرا بکرێت ئەوان ئەمر لەسەر سوپایەکان دەکەوت و ئێستا ما باسی هێز دەکەین ئەو ئەمە لەگەر ئامیر لیوایە قسە دەکەینیان دەچینە شەڕیان دەچینە ئۆپەراسیۆنێک ئەویش دەرێت سەروی خۆم سەروی ئەو هێزانە چێن ئەمە فەرماندەی کوردستانمان هەیە و سوپای عێراق بەڕێز مستەفا کاظمی سەرۆکێزە دەبی ئەوانە قرار لەسەر بابەتە بدەنەما ئەگەر وردەکاری دۆ باس کەم نازم لە بەرکاتی بەڕێستانمچینە لێ ئەلام هەندێک شت باز نەکری ئەمە بەڵگەی تەواومان لایە کە هێزەکانی ناوچەکە هەم هێزەکانی یەکەی هەشتا هەم هێزەکانی سوپای عێراق چاوپۆشێکی یەکجار زۆر دەکەن هێزەکانی یەکەی هەشتای بەرایانی پارتی و باڵەکەی دەخەنە ئەستۆی سوپای عێراق سوپای عێراقیش دەیخاتە ئەستۆی هێزەکانی پێشمەرگەوە لەگەر ئەوەشدا لێتی ناشارمەوە وەزیری دیفاعی عێراق ماری لە هەولێرە لێعنی لەسەرەوە هیچ کێشەیەشیان نییە لە کۆڕ لە کۆبوونەوە لە سەردانەوە هەتا قایت فرقەکە ئێمەش ماری لە هەولێرە باشە بەڕێز قازی هۆکاری ئەم چاوپۆشیە چییە بۆچی باز لەوە دەکەیت کە چاوپۆشی ئەکەن لە کاتێکە ڕەنگە پێش ئەوە زانیاریان هەبێت کەوا داعش هێرش دەکاتە سەر هێزەکانی پێشمەرگە بەڵام وەک ئاماژەی پێدەدەی چاوپۆشی لێ دەکەن هۆکاری ئەم چاوپۆشیە لە دەرخستنی ئەم زانیاریە خود لە ڕێگەدان بەو هێرشکردە خۆی لە چیدا دەبینێتەوە بۆچی چاوپۆشی دەکەن لە کاتێکە سوورەمە زانین کە کاریگەری هەیە هەم بۆ سەر هێزەکانی عێراق هەم بۆ سەر هێزەکانی پێشمەرگە ئێمە قسەکەت معقولە و لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە کەناڵەکانی ڕاگەیاند لە کۆڕ کۆبنەکانی خۆمان ئەمە تونتر قسەمان کردێ بەڵام ئەوڕەکە بەو سبەینا بە خزمەت بەڕێستان گەیشتی من نامەوێ بچەمە هەندە گوردەکاری بەڵام ئێمە من هەمیشە هەتا ڕۆژیان برادری ڕخنەی لێگرتم گوتی ڕخنەم لە ڕخنەکان تێ گوتم فەرمو گوتی تۆ لۆ ڕخنە لە حیزبەکەی خۆدیان لە نوێنەرانی خۆت ئێمە ڕخنەمان بەڕاستی دەبێت ئێمە ڕخنە لە نوێنەرانی خۆمان بە تایبەتی نوێنەرانمان لە پەرلەمانی کوردستان نوێنەرانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەوانەی بابرێن دیستی سەوز یەکێتی نیشتیمانی کوردستان بە سنووری قەزای مەخور بەڕێستان ئاگادارن ئێمە 400 بەڵێ کاک خاسی بەڵێ گوێت لە منە باشە دەمێ پرسیاری ئەو بکەم بزانم پێشبینی دەکەن ئەم دۆخی کە ئێستا هەیە هەتا کوێ بەردامی دەبێت ئەم بۆشای ئەمنی کە هەمووان باسی دەکەن هەتا کوێ بەردام دەبێت ئەو گرفتە سیاسی کە لە نێوان هێزەکان و سوپای عراقیدا هەیە کەوا دەکات ئەم گرفتانە بێنە پێشەوانێ ئەم دۆخە نەخوازراوانە بخڵقێن هەتا کوێ بەردام دەبێت مەسەلەی بەردەوامی ئەمن بەڕێستان دڵنیا دەکەم ئێمە ئەو هێزە خۆبەخشاوە مەڵبەندی بیستی قەرەچوو و دانیشتوانی ناوچەکە بەردەوام دەبین لە خۆڕاگری خۆمان ڕادەگرین و ئێمە ئێستا دژی چەکدارانی داعشین ئێمە ئێستا بەرەو ڕووی هێزەکانی چەکدارانی داعشین بەداخەوە وەزارەتی پێشمەرگە و هێزەکانی یەکەی هەشتا بەرەو ڕووی چەکدارانی داعش نابنەوە لە سنوورەکە و مەسەلەی بەردەوامی ئەو پرسیارە لە من دەکەی تا نوێنەرانی ئێمە لە حکوومەت و لە پەرلەمان بێدەنگ و بێهەڵوێز بن ئەو بارودۆخە ئاوە بەردەوام دەبێت لەبەرەوەی چار تەمەنێک کە بەڕاستی خەڵکی ناوچەکە لەژێر ترس و دڵە ڕاوچێ و تۆقااندن و ترساندن و تیرۆردانە بەڕاستی ئەو سوارسارە کە نهات نەجا بێمە ڕخنە و گلەی یەکجار زۆرمان لە نوێنەرانمان لە تیمەکانمان لە حکوومەت و لە پەرلەمان هەیە کە ئەمن یعنی 4-5 بەڕاستی نامێت لێرە ناوبینم بسە بواری مدامەلە و ناوهێنان و مەتحەکردنەوەانە چەند کەسێکیان وەکو سەردانی سنوورەکەمانی کردی بەڵام بەڕسمی دەبی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ناوچەکەمان بەجواب ئێمە ناکرێ چیت کە بێدەنگ بین لەسەر ئەو سنوورە شتێکی دیکەیە پێم خۆشە جەنابەت بزانی لە زاخۆر تا دەگاتە خانەقین هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان بێکەوەن پێ دەرین هێزی تێکە لەسەر وەزارەتی پێشمەرگەنە بابرین لە زۆر شوێن دیوایەکان دیوای هاوبەشن بەڵام تەنها لەسەر شاخی قەرەچوو یەک لیوای برایانی پارتی لێیە کە لیوای چاردەی سەر بە یەکەی هەشتان ئەوە 4 سارە هیچ گۆڕانکاری پێشیان پێ نەکرایەوە چەکدارەکانی داعش لە شاخی قەرەچووغن ئەو شتێکی وازعە وەڵامیشمان نادەنەوە ڕخنە دەکەین پێشنیار دەکەین کۆبنەوە دەکەین وەڵامان نادەنەوە لەبەرەوەی چەکدارانی داعش لەسەر مانگ نایەن داخلی قەراج و کەندنەوە بن چەکدارانی داعش لە شاخی قەرەچووغ دێن شاخی قەرەچووغیش ئەوە نییە برێ شاخی قەندیلوی شاخی شۆندە بەرز و عاسێبی یەک لیوای کاملی یەکەی هەشتای لێ یعنی بەڕاستی ئەمن داوا لە تیمەکەی خۆممان لە حکوومەت و لە پەرلەمان دەکەم ینی پرسیار کە لە برایانی پارتیەوە کارچیە تەقە لە چەکدارانی داعش ناکەن چەکدارانی داعش لەو سنوورە تەقە لە هێزەکانیەوان ناکەن تەنها بە خینی
کادیرانیەمەوە بەڕێسان ئاگادار شەید بەشداریان شەید کرد عسکەر وەلەو چەکدارانی داعش درێژی ناکەن جیاوازی ناکەن لە نێوان کوردان بەڵام ئەو هێزێک کە لەسەر شاخی خەرەتوغا کە لێ پێچینەوەی لەگەر نەکرێت کە لا نەدرێت کە ئیجرئاتیان لەگەر نەکرێت بەڕاستیەوە جێگەی گومانە چەکدارانی داعش لێرەماونەوە من خارجی ئەو پرسیارەی جەنابیشت بەڵێن بە خەڵکی ناوچەکە دەدەم و بەڵێن بە حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان چی خۆی بە پرسیار دەزانین لە سنوورەکە ڕێگە بە ئێمە بدەن من یەک لیوای خۆمان دێنم لە ماوەی 2 مانگدا ئەگەر یەک چەکداری داعش لە شاخی خەرەتوغما من مەسئولم و بەرپرسیارم لەو قسەی خۆم وسپای عێراق فرقەی چاردە لێرتوانێت فرقەی چاردە هەمان خەڵکی ناوچەکەن وقائدی فرقەکە ماری لە هەولێرە وەزیری دیفاع ماری لە هەولێرە وانە لە سنوورەکە ڕۆژانە هاتوچۆی هەتا ئەو شەوی ڕابردوو یعنی لە کامیری حراری دەبینن ڕۆژ چەکدارانی داعش دەبینن و چەکدارانی داعش لە زانیاری بە هەموو بینەرانی بەڕێز ئەوەندە بەهێز نین هەواڵینە بەڕێزینە چەکدارانی داعش بەهێز نین بەهێزی چەکدارانی داعش لە بەهێزی هێزەکانی ناوچەکەی هێزەکانی ناوچە لە حساسیەتی نێوان یەکتری لەرچی یەکتری سیاست بە سنوورەکانی ئێمە دەکرێت چەکدارانی داعش زۆر لاوازن و پاشماوەی چەکدارانی داعش نێمە خەڵکی ناوچەکە ئەگەر تەقویە بکرێن ئەگەر پشتیوانی بکرێن من دڵنیاتان دەکەم ئێمە خۆمان دەتوانین لە سنووری ئێمە قسە دەکەم هیدایەت قسەم لەگە بەڕێستان کردە من قسە لەسەر درێژی 40 کیلۆمەتر منطقەی قەزای مەخمور ناحیەی قەراز دەگرێتەوە ناحیەی کوێر دەگرێتەوە ناحیەی دیبەگا و بەشێکی ناحیەی سەرگەڕانیش دەگرێتەوە من بەڵێنتان پێ دەدەم ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانیان وەزارەتی پێشمەرگیان حکوومەتی عێراقیان هەر کەسێک خۆی بە فەرۆش و کەمپۆری سنوورەکەمان دەزانێت ڕێگە بە ئێمە بدا ئەو هێزەی سەرشاخ لێرە نادەن ئەو پێشنیازەتان بۆ لایەنی پەیوەندیدار کردووە ئێمە ئەو پێشنیارە باوەڕ بکەمە زۆر جار یعنی هەندێک دارە من ئێستا قسانە لای بەڕێزی دووبارە دەکەم و بچینە دووبارە و سێبارە و چەند بارە بن بەداخۆ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی بەغدا لەبەر هەندێک کێشەی لاوەکی لەبەر هەندێک کێشەی ناو یعنی کەس بایەخ بە سنوورەکانی ئێمە نادا کەس بەهانامانەوە نایە ئێمە دێت ناشارمە من کادیری حیزبیم کارژێڕی مەڵبەندی بیستی خەرەتوغم لە ڕێگەی کاک سابیر و حیزبەکەی خۆم ئەمە راپۆرتمان نووسیا ئەمە تەقریرماندایە و دەکاریمان باس کردیا وێنەی داعشەکانمان بەرز کردوت و لەگە تەعالیفی دەولیە من چەندی پرۆگرام کردە لەگە هێزەکانی هاوپەیمانە هێزەکانی وەکو باسم کردو دووبارە شەپێم خۆشە و ئەوە جێلە برای خۆتان بگرن تعالیف دەرێ ئێمە تعامل بە یاسا دەکەین یعنی ئێمە لەگەر یاساوان یاسایەکە نازانم چۆنە دەرێن وەزارەتی پێشمەرگە دەڵێ خەتای سوپای عێراقیش دەرێ خەتاوە لە سنوورەکەیمە ئەو خەتایە هەیە لە نێوان خۆشیان لە کۆبنەوەکان بە خۆت مزاملەکانیان دەبینی کۆبنەوەکانیان دەبین و تەسریعاتەکانیشیان دەبین بەڵام سنووری ئێمە سیاسەتی پێ دەکرێت ئێمە هەندێک جارە من حەز ناکەم لە ڕووی بینەرانی بەڕێز جەنابتان و هەندێک قسە بکەم ئەمە پێدەچی خۆشرابین کە بێدەنجی ینی بێدەنجی مانایسی ئەتوو لەبەر چاوی هێزەکانی یەکەی هەشتا چەکدارانی داعش دێن و دەچن خەڵکی ناوچەکە شەهید دەکەن گوندەکانمان دەستپێنن دەغڵەکانیشمان سوتاو ئاگادێ تقریبا 100 گوندشمان هەر لە ڕووی نەتەوایەتی وە زیان بە گەلی کوردەکەین ئێستا 100 گوندمان چۆلە ناحیەکمان چۆل بۆ لە چەکدارانی داعش و چارەسەریشی زۆر ئاسانە وە نیە برێخوانە خواستە پێزەکی وا گەورە زەبلاح بن وەکو ساڵی یەکەم کە لە حدود سووریا هات بەشێکی خاچی عێراقن کە دەزێسا هێزەکانیان زۆر لاوازن من چۆن لە ڕووی بەڕێستان وەلای نایوانیش لەگە هەر فەرماندەشی عەسکەر دەگەر هەمووشیان دانیشتن پێم کاکە ئێمە دەتوانین چەکدارانی داعش بە ئاسانترین شێوە دەریان بکەین بەڵام کە وەزارەتی پێشمەرگەیان حکوومەت هەرێمی کوردستان نەک پشتیوانیمان ناکە ناڕاستە و خۆ پشتیوانی چەکدارانیشی داعش من مەسئولم لەو قسەی خۆم هەر لیژنەیەشی سەربازی دێ و خەڵکی ناوچەکە بابێ بە چاوی خۆیان مەقەڕاتەکانی هێزەکانی پێشمەرگەی یەکەی هەشتا و بارەگاکانی چەکدارانی داعش ببینن ئەوە طبعا تعالیفی دەولیش ئەوانی دیتە هێزەکانی فەڕەنسا هاتینە گوندەکانی خۆمان گوند بە گوندە گەرمان دەگەڕن شوێنەکانیش دەبین پرسیارێنێ دەکەین ئەوان ڕۆژێک پرسیارێ لە من کردگوتیان هۆ کارچی ئەوەندە لێک نزیک کرد من نازانم ئەو پرسیاری خەڵکی ناوچەکەی پرسیاری ئێمە پرسیار دەبین ئێوە بکەین و سوپای عێراقیش بەڕاستی بە هەمان شێوە چاوپۆشی دەکەن کە ئەو چاوپۆشیانە کە تەنگاویان دەکەین کە زۆر زەخت دەکەین زۆر ڕەخنە دەگرین هێزەکانی پێشمەرگە دەڵێن خەتای سوپای عێراق دەڵێ خەتای هێزەکانی پێشمەرگە ئێمە لەو بینە نازانین خۆمان چێ بکەین و نوێنەریشمانە ئەگەر سەردەمی زاران بۆ ئەمشینە بە شێوازی کە تعاملمان دەکەین بەڵام ئێمە نوێنەرمان لە پەرلەمانی کوردستانەیە ئێمە سەرۆکی کۆمار ئێمە حیزبمان هەیە ئێمە نوێنەرمان لە حکوومەتەن ئەوەی کە کەمتەر خەمی ئەوەل و ئەخیر بین نوێنەرانی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانی کوردستان دەبی وەفدێکی باڵا پێک بینین پێ بەچاوی خۆیان ئێمە پێشوازیان دەکەین افتخاریان دەکەین احترامیان دەگری شتەکان بەچاوی خۆمان ببینین ئێش ئازاد ئێمە دەنگمان داوە خاتون ئێمە نەک لە سەردەمی شاخ 420 شەهیدی سەنگەرمان هەیە وەکو شەهید کا و شەهیدەکانی هەموو کوردستان بەڵام
ئەمە لە هەموو کابینەکان دەنگمانداوە هەتا لەو کابینە ئەخیر لە هەڵبژاردننی ڕابردوودی عێراق ئەوە خاتووی ئەعلام نوێنەری ئێمە بوو تاقە نوێنەری کورد لە سووری قەزای مەخصوص نوێنەری یەکێتی نیشتمانی کوردستانە بەڵام کە دەستە پەرلەمان بەڕاستی خەمان لێ ناخۆن لە بیرمان دەکەن یان جێمان دەخنێستا من دوا نازانم کەنێ دەگەێت دوا قسەمان بەڕاستی ینی پەیامەکانمان ڕوونا ئێمە بە ئانتەس بە بەرنامە داعشان لە گیانی خەڵکی سوورەکە بەرداوە. دەست خۆش کاک خازی هیوادارین ئەو پەیامانی کە گەیاندت بڕاتە شوێنی خۆی جێگەی خۆی بگرێ ئەو هیوادارین کوردستانی شاران بێت. زۆر سوپاس بۆ غازی فەیسەڵ کارگەری مەکتەبی مەڵبەندی قەرەچۆخیەکێتی سوپاسکە بانێ لەگەڵێم بووی ماندوومان کردی.